چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر ڕووداوێکی سەیر و سەمرە ڕوویداوە. کچێک بە ناوی هەناسا نزیکەی 20 ڕۆژە دۆزراوەتەوە، هیچ کەسێک خۆی لێ نەکردوتە خاوەن. گوتەپێژی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و دژی ئافرەتانی هەولێر ڕاگەیاند ماوەی 20 ڕۆژ دەبێت کچێک بە ناوی هەناسا کە تەمەنی لە نێوان 3 بۆ 4 ساڵاندایە لە هەولێر جێ هەڵدراوە و کەسوکاری بە دوایاندا نەگەڕاوە و داوا دەکەن هەر کەسێ زانیاری لەبارەی کەسوکاریەوە هەیە پەیوەندیان پێوە بکە. ڕۆژی یەکشەممە 27 ئاداری 2022 ڕێبازیوە مستەفا وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانی هەولێر بە ئێمەی ڕاگەیاند ئەو کچە بە شێوازی کوردی سۆرانی سنووری هەولێر قسە دەکا، هیچ لەگەڵی دادنراوە وەکو جلوبەر و وەشتی دیکە هیچ نامەیەکیشی لەگەڵ بەجێ نەهێڵدراوە. وتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی ئافرەتان و خێزانی هەولێر ئاماژەی بەوەش کرد دوای ئەوەی لە ڕۆژ 7 ئازاری 2022 لەلایەن هەواڵدەرێکەوە بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانی هەولێر لە بوونی منداڵێک لە نزیک نەخۆشخانەی مەلافەندی لە گەڕەکی باداوەی شاری هەولێر ئاگادار کراینەوە. دەرکەوت ئەو منداڵە جێ هەڵدرا و کەسوکاری تاوەکو ئێستا دیار نییە. ڕێبازیەوەر مستەفا باسی لەوەش کرد دوای بە دوواداچوون و لێکۆڵینەوەمان لەسەر ئەو منداڵە دەرکەوت منداڵەکە لە هەمان شوێن کە پێمان ڕاگەیاندرا بوو جێ هەڵدراوە، تەمەنی لە نێوان 3 بۆ 4 ساڵ دەبێت. بە قوتەی خۆی ناو هەناسە ڕێبازە سەبارەت بۆ کەوسە و بە دوواداچوونیان بۆ دۆزینەوەی کەسوکاری ئەو منداڵە گوتەبێژی بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانی هەولێر گوتی لە نووسینگەی قەڵا سەر بە بەڕێوەبەرایەتەکەمان لێکۆڵینەوەمان بەردەوامە و ماوەی 20 ڕۆژە هەناسە ڕێباز لە خانەی نێودوانانی هەولێرەوە کەسوکاری دیانیە و کەسیش بە دوایدا نەگەڕاوە. بە کوتەی نەقیب ڕێباز زێوەر مستەفاوە بەهۆی ئەوەی کەس لێ نەپرسیوەتەوە بە فەرمانی دادوەر بڕیار دراوە ناو وێنەی لە کەناڵ و پێجە فەرمیەکان سەر بە حکوومەت بڵاو بکرێتەوە. داواژەکە هەر کەسێک زانیاری دەربارەی ناونیشانی کەسوکاری هەناسە هەیە پەیوەندیان پێوە بکات بۆ ئەوەی بتوانن بە کەسوکاری شاد بکەنەوە یاخود چارەسەرێکی یاسایی بۆ کێشە بکەن. دوای ئەوەی لە تیڤەکان و لە کەناڵەکان ئەویان ڕاگەیاند کە ئەو منداڵە دۆزراوەتەوە. ڕاستەوخۆ پاش ئەو ماوەیە پاس 20 ڕۆژ ئەو کچێ منداڵە کە تەمەنی 3 بۆ 4 ساڵان بوو کەسوکاری دیان نەبوو ئەمڕۆکە دایکی کچەکە پەیوەندی بە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی هەولێرەوە کردووە و پێگوتوون سبەی سەردانیان دەکات و کچەکەی دەباتەوە. واروەها لەو بابەتە خەڵکێکی زۆر بازەوە دەکا وا دیارە دایک و باوکی ئەو کچەیە لە یەکتری جیا بوونەوە و باوکەکەشی سەفەری کردو وە ئەو کچێش بە تەنیا ماوەتەوە دایکیشی تاوەکو ئێستا لە خۆی نەگرتووە، ناوەک تاوەکو ئێستا دایکی بە هەر جۆرێک وایە دیار دەکەوت و وە کچەکەی دەبردەوە لای خۆی. بەڵام خۆشبەختانە لە کۆتاییدا دایکی بە دیار کەوت و لە خۆ دەگرێتن کچەکەی خۆی. دوای 20 ڕۆژی لە بێدەنجی ئەم کچە بچووکەیە بە ناوی هەناسا هیوادارین هەموو خێزانێکی کوردی دڵخۆش و سەرفراز بژین و هیچ خێزانێک درزی تێنەکەوێ. زۆر سپاس بۆ سێکینتەوە ڤیدۆکەمان. گەر پێت خۆشە لەم جۆرە ڤیدۆیانە زیاتر دروست بکەین لایک و کۆمنت و شێر بینێتەوە، هەروە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەشدا بگرن بۆ ڕخنەوە پێشنیارێک یاخود هەر بۆ چوونێک و بۆ ئاگاداری نوێترین هەواڵ و بابەتەکانمان سناپچاتەکەمان ئاد بکەن بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری هەموو کار و چالاکی ڕۆژانەمان بی. هەموو کار لەگەڵتانی لە کلیل میدیا.